کە باز لە ئامارەکەین بۆ ئەوەیە بەرچاومان ڕوون بێتەوە. ئامار بە دەقیقی هەموو کاتێ هەیە، بەڵام گرنگەوەیە بە کۆی گشتی ئیش و کارەکان لە لای ئێمە چۆنە و چۆنیە بینی. ئەتوانم بڵێم دڵخۆشکەر نییە ئامارەکان بەردەوام لە زیادبوونایە و ئیش و کارەکانی ئێمەشە لە زیادبوونایە، بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە بە هەموو شێوەیە ئێمە تا حەدێکی زۆر توانیمانە ئەوەی کە ئێمە دەستمان پێ بگات لێی ناوەستین و سەلماندووشمانە و ئیشەکانیشمان دیارە. ئامارەکان باش ناڵێن، هۆکاری ئەو باش نەوتنەژەوەیە، ینی تۆ ئێمە باسی مێژووی ئەم شارە بکەین. ئەم شارە شارێکی زۆر پاک و جوان بووە، شارێک بووە کە زۆر شتی تێپەڕانوە و ئەمەش هەر یەکێکە لەو شتانە کە هیچ کاتێ جارێ هەر ئەم کە ئێستا ئەڵێ مادەی هۆشبەر ناوەکەیان زۆر خۆش کردەوە، خۆی وەختی خۆی کەوتیانە تلیاک. ئەمە تلیاکیە، تلیاکی زۆر قرس بووە، کەم خێزان لەم شارە هەزمی هەر ناوەکەشی کردووە. بەس ئێستا وای لێ هاتووە وردە لە زۆربەی زۆری بڵێن لە کۆڕ و کۆبەندەکانە باسەکرێ و ناوێ هێنرێ و مادەی هۆشبەروە بەڵێ مادەی هۆشبەر هەیە لە شاری سلێمانی هەیە و ئەتوانم بڵێم هەندێک کات بە ئاسانی دەسەکەوێت لای ئەو کەسانی کە لەو بازنەی مادەی هۆشبەرە ئەسوڕێنەوە. بۆ هەموو کەسێ نییە، بازنەیەکن لە کۆمەڵی خەڵک، لە کۆمەڵی گەنج، بڵێن نێری تایە، مەیتایە، هەموو ئەوانەی کە لەو بازنە ئەسوڕێنەوە ئەوانە بە ئاسانی دەستیانەکەوێت، بەڵام بە شێوە ڕەهاکەی هێشتا نەگەیشتوتە ئەو ئاستەی کە با بڵێن خەڵکێکی زۆر ئاڵوودە بوو بێ و لە سەرجادەکان خەڵک لەخوا بەزیابێ زۆر دوورە لەوە. بەڵام ئامار هەیە و ئێمە ئەتوانم بڵێم هەتا لە سەری بڵێن ساڵەوە تا ئێستا نزیک بە 300-400 کەسمان گرتووە، لەوانە 100 کەسێکیان زیاتر سزا دراون ئێستا لە چاکسازی گەورانن و ئەو مادانەی کە دەستی بەسەراگیراوە هەمووی لای ئێمە پارێزراوە، هەمووی بە هین لامانە بە حەزافیر لە لامانە کە ئەو مادانە چی بەسەریە. لە دوای ئەوەی کە هەموو ئەوانە قەراری قەتعی وەرەگرێت لە لای دادوەری بەڕێز، ئێمە ئەیکەین بە ئامار و ئەین بە تەندروستی سلێمانی و بە ئامادەبوونی کۆمەڵی لیژنە هەڵەسین بە سووتانی مادەکان. جێگەی مەترسیە بە جۆرێک لەبەرەوەی ئێمە پێشتر بەم شکل و شێوەیە نەبوو. ئێستا بەشێکی زۆر لە بازرگانەکان یان سلێمانی بەکارهێنن وەکو ترانزێتێک، لێرەوە شتەکان ئەنێرن بۆ شوێنی تر، لە شوێنی تریشەوە، ینی هاتووە لە کەرکووکەوە هاتووە گرتومانە، لە هەولێرەوە هاتووە گرتومانە، لە هەموو شوێنەکانەوە کە ئێرە لێرە بینێرن بۆ شوێنێکی تر، بۆ وڵاتێکی تر. حەجمە گەورەکان کە دەست ئێمە کەوتووە، با بڵێن ئەوەی کە باس لە 100 کیلۆ کرێ، لە 50-60 ئەوانە هەمووی کە دەست ئێمە کەوتووە، هەمووی ئەوانن کە لە ترانزێتی سلێمانیە ئێمە هەمویانمان گرتووە، لە هەموو مادەکان هەمانە. ئەگەر لێرە باسیکەین ئەتوانم باسیکەم، بەڵام لە هەموو ئەو مادانەی کە باسەکرێت لە ناو مادەی هۆشبەرە ئێمە لە هەموو مادەکانمان گرتووە، بەڵام بە شێوەیەکی ڕەها و بەرچاو مادەیەکەیە پێوترێت کریستال، ئامفیتامین، شیشە. ئەوە ئێستا زۆرە، خەڵک زۆر ئەوە بەکارهێنێ. ئەوەی ڕاستی بێ ئێمە بەردەوام لەو ئەو ئیشەی پێمان سپێراوە، ئەو ئیجراعاتەی کە ئێمە ئەرکەو لەسەر شانمان بەردەوامی. حەزەکەم بۆ جەنابتی باسکەم، ئێمە لە ساڵی 2005ەوە بەشمان بۆ کردوەوە لە ئاسایش سلێمانی. لە 2005ەوە ئێمە لە ململانیان لەگەڵ مادەی هۆشبەر، بەڵام لەگەڵ زیادبوونا ئێمەش پەرەمان بە ئیشەکانمان ناوە، ستافمان زیاد کردووە. ئێمە تیمی کەینایمان هەیە، هینی ئەوەی با بڵێن ئەو سەگانی بەکاریانێنین لە سلێمانیە یەکێکە لە تیمە هەرە بەهێزەکان، بۆ زۆر شوێن بەکاریانەیە، لەگەڵ ئەوەی کە ستافێکی زۆر باشمان هەیە، لەگەڵ ئەوەی کە بەڕێوەبەرایەتێکی زۆر باشمان هەیە، زۆر ئێمە زۆر چاوکراوین. بەڵامی تر ئەوەی کە بازرگانی مادەی هۆشبەرەکە سنووری نییە، سنوور نازانێت. من کوڕێکی گەنج بۆ لام یەکەم جارێتی تازە فێر بووە، یەتە لای من ئەو یەکەم با بڵێن پۆڵێنی ئەو کەسانە لە لای منە. ئەگەر لایەنێکی پەیوەندیدار بێت ئەتوانم من لەوێ دەستنیشانی بۆ بکەم، بڵێم ئەم کەسە ئاسانە بۆ ئەوەی تۆ بتوانی
بە ئاسانی واز لەو شتە بێنێ یا هەریز نەبێت کاریگەریی وامان لەسەری هەبێ کە بتوانین لە سنتەرێکە ئیشی بۆ بدۆزینەوە کارێکی بۆ بکەین بۆی ئەم کوڕە گەنجەیە ئەم کچە گەنجە وازی لەبێنێ لەبەرەوە من بەلامەوە زۆر یعنی گرنگە کە ئەو لایەنە پەیوەندیداری کە لە هەموو شوێنە باسێکین کە ڕۆژان وای لێ بێت کە سنتەرێ دروست بێ شوێنێکی وا دروست بێ بێن ئەو کەسانەمان لێ وەرگرن ئەوانە بەشێکی زۆریان خەڵکی ئەم شارن مناڵی ئەم شارن کە سوکاری خۆمانە یعنی ئێمە وەکو چاوی خۆمان تەعاملیان لەگەڵ دەکەین بەڵام لە هەمان کاتە ئەو بۆ بە قوربانی لەویا پێویستەکات تۆ ئیجراعاتی لەگەڵا بکەیت ساگەر لەویا فراغێک هەیە لە بینی من و لە بینی ئەو شوێنەی کە پێویستە ئەم کەسە وەرگێت من ئیجراعاتی خۆمەکەم بەڵامی تر لە دوای من پێشەمەشە دەستخۆشیتان لێکم هەموو ئەم پانێلانە هەموو ئەم دانیشتانەی کە ئێمایکەین هەمووی بۆ ئەوەیە خەڵک وشار بێتەوە ئەلبەتە لەخوا بەزابێ خەڵکی سلێمانی خۆی وشارە ینی شت زۆرە زانێ بەڵام گرنگە ئێمە ئەمە زیاتر خینە بەرباس و لێکۆڵینەوە بەردەوام قسەی لەسەرکەین بۆ ئەوەی خەڵکێکی زۆر ئاشنا بێ بۆی کە ئەمڕۆ خەتەرێک هەیە ئافاتێک هەیە لەناو ئەم شارە بۆی هەموو بتوانین بەیەکەوە بەرەنگاری بۆستی